محەممەد سیروان گەنجێکی تەمەن 21 ساڵانی کوردە و قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزیە لە زانکۆی سەلاحەدین کاری ئەنیمەیشن دەکات. بەشێک لە کارەکانی ئەنیمەیشنێکی فیفا بۆ جامی جیهانی 2022 ئەنجام داوە لە ڕێگەی کۆمپانیایەکی هیندیەوە بە شێوەی ئۆنلاین. سەرەتا لە سلێمانی بە دەورەیەکی تودی ئەنیمێشن دەسم پێکرد، دەورەیەکی زۆر بیسک بوو، بەڵام لە دوای ئەوە من لەسەری بەردەوام بووم. خۆشبەختانە تەنها کەسم کە لەو دەورەیە بەشدار بوو ئێستا لەسەری بەردەوامم هەمیوەزیان هێناوە. هەڵبەتە حەزێکی زۆرم بۆ ئەو بوارە هەبووە خۆم وە لەسەری بەردەوام بووم و لە سەرەتای هاتنی کۆرۆنا ئەو چانسە بۆ من ڕەخسا لەبەر ئەوەی کە زۆربەی کۆمپانیاکان کارەکانیان کرد بە ئۆنلاین ناتوانرا بەهۆی کۆرۆناوە داوام بکرێت و ئەمە ژوای کرد ئۆنلاین بتوانیت مەسەلەن کۆمپانیایە کارمەند لە وڵاتانی ترەوە وەربگرێت. ئەمە چانسی زۆر بۆ ئارتیستەکان و هونەرمەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکە لەبەری کۆمپانیای زۆر گەورەمان نییە لێرە. ئەو پرۆژەیە لە مانگی یەک سەرەتا ئەو کۆمپانیای پەیوەندیان بە منەوە کرد، کۆمپانیای فراکتال پیکچرز. عەقدێکمان کرد بۆ ماوەی 3 مانگ. لەو کاتەیە کە لەو کۆمپانیای ئیشمە کرد سەرتا من ئیشم لەسەر پرۆجێکتێکی تر کرد، ئەو کاتە و پرۆجێکتی فیفا هەردەستی پێ نەکردبوو. دواتر وتیان دوای مانجێک لەوێ کارکردن وتیان پرۆجێکتێکمان بۆ هاتەوە پرۆجێکتی فیفا ئەمانەوێت تۆش کاری لەسەر بکەیت بەشێک بی لەو تیمە، چونکە تیمی کۆمپانیاکە زۆر گەورە بوو، هەمووی کاری لەسەر ئەوە ناکرد، هەندێکیان پرۆجێکتی تر بوو. ئەو کاتێک کە من چوومە تیمی فیفا کارکتەرە سەرچیەکان تەواو بوو، بۆ هەندێک شتەکان تەواو بوو، بەڵام خۆشبەختانە بە هەندێک ئۆبجێکت و هەندێک ئۆکۆی بینیتان بەشداریم کردووە. محەممەد لەگەڵ ئەوەی ئەزمونێکی کەمی لەگەڵ بواری ئەنیمەیشن هەیە، بەڵام بەکارەکانی سەرنجی کۆمپانیا بیانەکانی بۆ خۆی ڕاکێشاوە و لەگەڵ کۆمپانیایەکی ئێرانی کارەکانی ئەنیمەیشنێکی دیکەش بۆ مۆندیالی قەتەر ئەنجام دەدات. ئەو پرۆژەیە چەمانێک پێش قسەیان لەگەڵا کردم و پێیان گوتم کاتەکەی کە ئەو کاتی من دەست پێیەکەم کەیە تقریبا 20 ڕۆژێک زیاترە من دەستم بەکار کردووە. هەندێک لە کارکتەرە سەرچیەکان لە ئێستا من کاری لەسەرەکەم. هەڵبەتە دێدلاینەکەمان دیاری کراوە ئەبێ پێش مانگی 7 ئەنیمێشنەکە تەواو بوو بێت، بەڵام هەتا قۆناغی من کاری لەسەرەکەم کارکتەرەکان تا مانگی 7 دەبێت تا مانگی 6 دەبێت هەمی تەواو بوو بێت. محەممەد سیروان جگە لەو دوو کارێکەوە بۆ فیفا بە تایبەتتر بۆ جامی جیهانی 2022 قەتەر کردوێتی لەگەڵ کۆمپانیەکان چەندین کاری دیکەی ئەنیمەیشنی کردووە، وەک درامایەک بۆ کەناڵێکی ئەمریکی و فیلمێکی بۆلیوود کەوا کۆمەڵێک ئەستێرەی سینەمایی گەورەی تێدایە و ساڵی داهاتوو بڵاو دەبێتەوە. ئەم لاوە کووردە کار بۆ ئەوەش دەکات لە داهاتوو کاری تایبەت بەخۆی ئەنجام بدات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.